مرۆڤ دەرگیری دەیانرێ لە بیر و باوەڕەکانیدا کە ڕێخۆشکردن بۆ ئەشکەنجەدان و پێشێلکردنی مافی ئەوانی تر. یەکێک لەو گرێ و گرفتانەی کە هەوێنی دەیان کارەساتی گەورەی مرۆییە لە مێژوودا پێی دەوترێت ڕاسیزم یاخود بە ئینگلیزی ڕایسیزم. ئێستا با بزانین ڕاسیزم چییە. ڕاسیزم بەو باوەڕە دەوترێت کە پۆلێنبەندی بۆ مرۆڤەکان دەکات، باوەڕێک کە پێی وایە مرۆڤێک گەورەتر و بەڕێزترە لە یەکێکی تر، یاخود مرۆڤێک بای زیاترە و مرۆڤترە لە یەکێکی تر. ئەم پۆلێنکاریەش لەسەر ئەساسی جیاوازی ڕەگەزی و زمان و ڕەنگی پێست و ڕەنگی قژ و نەریتەکان سەر هەڵدەدات. لە جیهانی نوێدا بە هەڵگرانی ئەم بیرە دەوترێت ڕاسیست. ڕاسیزم وەک بیرۆکە سەر بە مێژوویەکی زۆر دوورە، مێژووی هەزاران ساڵی کۆیلایەتی و ئاغایەتی لە ناو مرۆڤدا سەر بە جیهانی بیرکردنەوەی ڕاسیزمیە. مێژووەکەی لە سەردەمی نوێدا دەگەڕێتەوە بۆ تیۆریەکانی ژۆزێف ئارسەر دی گۆبیۆنۆی فەڕەنسی کە لە ساڵی 1816 بۆ 1882 ژیاوە، بەڵام یەکەم لێکۆڵینەوەی جددی لەسەر باشتربوونی ڕەگەزێک لە ڕەگەزێکی تر لەلایەن هێرمان لیۆندەوە کە پرۆفیسۆر بوو لە زانکۆی ئۆپسالای سوید ئەنجامدرا. لێکۆڵینەوەکانی هێرماند لیۆندی سویدی لەلایەن گروپە ڕاستیستەکانەوە دەستخۆشی زۆری لێکراوە. یەکێک لەو گروپانە نازیەکانی ئەڵمانیا بوون کە دواتر دەرکەوت خودی هیتلەر ماوەیەک لەو زانکۆیەدا خوێندکار بووە. لە ماوەی 500 ساڵی ڕابردوودا ڕاستیستی دەسەڵاتەکانی وڵاتانی خۆرئاوا بە ئاڕاستەی گەلانی ناخۆر ئاوایی کاریگەریەکی گەورەی هەبوو لەسەر ڕەوتی مێژوو بە بەراورد لەگەڵ هەر کام لە شێوازەکانی دیکەی ڕەگەزپەرستی. نمونەیەکی زۆر دزێوی ڕەگەزپەرستی خۆرئاواییەکان کۆیلایەتیە، بە تایبەتی بە کۆیلەکردنی ئەفریقیەکان لە جیهانی نوێدا. ئەم بە کۆیلەکردنە بەهۆی ئەو بیر و باوەڕەوە گەڵاڵە بووە کە ڕەشپێستە ئەفریقیەکان کەمترن لە سپی پێستە ئەوروپیەکان و نەوەکانیان. سەرباری ئەو جەنگ و خوێن ڕێژی و خراپەکاریانەی مرۆڤەکان بە ناوی ڕاسیزمەوە بەرامبەر یەکتری کردویانە، بەڵام ڕاسیزم هێشتاش بۆ زۆر کەس جێی شەرم و نەنگی نییە. تەنانەت لە وڵاتێکی وەک بەریتانیا چەندین گروپ و ڕێکخراوی ڕاسیستن کە بەشداریان لە پەرلەمانیشدا کردووە. لەوانە ناشیۆنال فرۆنت پارتێکی ڕاسیستی بەریتانیە و ساڵی 1960 دامەزراوە و بەرگری لەو بیر و باوەڕە دەکات. ئێستا با بپرسین ئایا کورد دەتوانێت ڕاسیست بێت؟ یاخود ئایا ئەو تۆمەتانەی کە کوردەکان بەنەتەوە پەرز لە قەڵەم دەدەن تا چەند بەجێن؟ کاتێک چاوێک بە مێژووی کورددا دەگەڕیت ئەوەت بۆ ڕوون دەبێتەوە کە کوردەکان بەوەی جیاوازی ڕەگەزیەوە لە ناوچەکەدا و بەوەی کوردبوونیانەوە بەردەوام سەرکوت کراون یاخود هەوڵی سڕینەوەیان دراوە. کورد بەگشتی لە قۆناغی بەرگریدا بووە بۆ مانەوەی خۆی. ئەمە دەرفەتی ئەوەی بۆ نەڕەخساندووە بە چاوێکی ڕاستیستیەوە بۆ هیچ گەل و گروپ و هۆزێکی تر بڕوانێت. هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە بۆ دەوروبەر و تەواوی جیهانی بسەلمێنێت کە ئەویش گەلێکە وەک گەلەکانی جیهان و قەوارە و ئاڵا و دەوڵەت ئەو مافانن کە پێویستە لێی زەود نەکرێن. لەلایەکی تریشەوە کورد لەبەر ناکۆچە ناوخۆیەکانی ئەوەی بە بیر و هۆشی دانات بێ دەژایەتیکردنی بێگانە بووە، لابەشکردنی ڕۆحی و جۆگرافیەکان و ناکۆکی نێوان دەسەڵاتەکان لە ناو یەکتردا کە دەریایەک خوێنی ڕۆڵەکانی بەبادا گرەی دەرونی خۆ بە کەمزانینی ئالۆزی لە دەرونیاندا هەڵکۆڵیوە. بەپێی هەموو ڕوانینەکانیش ڕاسیزم و نەژادپەرستی هێز و توانایەکی دەوێت تا ئاستی خۆپەرستی. ئەم توانایەش کە دەبێتە هەوێنی ڕاسیزم زۆر بەکەمی لە ناو تاکی کورددا بەدی دەکرێت.